بەپێی سەرچاوەکان ئەو پەنابەرە سووریانی کە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە لوبنان دەست بەسەر کراون و سنوورداش کراونەتەوە لە کاتی گەڕانەوەیاندا بۆ زێدی خۆیان کە شەڕ وێرانی کردووە دووچاری دەستگیرکردن و بە سەربازکردن دەبنەوە. ئەو بانگەشەیەی کە دەسەڵاتدارانی لوبنان دەیکەن کە گوایە ئەو کەسانەی سنوورداش دەکرێنەوە تاوانبارن درۆیە. ژنان سنوورداش کراونەتەوە، منداڵان سنوورداش کراونەتەوە. پێناچێت هیچ جیاوازیەک لە نێوان تاکەکاندا هەبێ. هیچ هۆکارێکیان لەو بارەیەوە نەوتووە. ڕێکخراوی لێبوردنی دەوڵەتی دەڵێت ئەو سنوورداشکردنەوەیە پێشێلکاریشی ڕوونە لەلایەن لوبنانەوە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە بەپێی ئەو بنەمایی کە نابێت بە زۆرم لێ خەڵک بگەڕێنرێتەوە. ئەم یاسایان ڕێگری لە وڵاتان دەکات بە زۆر هەر کەسێک بگەڕێنێتەوە بۆ وڵاتێک کە ڕوبەڕووی چەوسانەوە بێتەوە. بە هیچ شێوەیەک هیچ بیانوێک نییە بۆ ئەوەی لوبنان پابەندە یاساییە نێودەوڵەتیەکەی پێشێل بکە بە گەڕاندنەوەی پەنابەران بە خێرایی و بە زۆر بۆ وڵاتێک کە تێیدا ترسیان لە چەوسانەوە و ئەشکەنجەدان هەیە. سوپای لوبنان کە بەپێی راپۆرتی ڕێکخراوی لێبوردنی دەوڵەتی و کارمەندانی فریاگوزاری و شایەت حاڵەکان ڕاگواستنەکان ئەنجام دەدەن ئامادە نەبوون هیچ لێدوانێک بدەن لەو بارەیەوە. ئێمە ئەمە وەک تاکتیکێکی سەرقاڵکردن دەبینین بۆ شکستە ڕاستەقینەکانی دەوڵەتی لوبنان بۆ دابینکردنی پێداویستیەکانی هاوڵاتیانی خۆی لەبری ئەوەی تووڕەیی هاوڵاتیان سەبارەت بە دۆخی ئابووری و کۆمەڵایەتی وڵاتەکە بەرەو دەوڵەتەکەیان ئاراستە بکەن کە بەرپرسە لە دابینکردنی ئەو مافانە. لە ڕاستیدا گفتوگۆکە بە تەواوی بە ئاراستەیەکی جیاوازدا دەگوازرێتەوە بۆ ئەوەی سنگ بخرێتە سەر پەنابەران وەک ئەوەی هۆکاری ئەو قەیرانە ئابووریە کۆمەڵایەتیە بن کە ئەمڕۆ لێرەدا تێیدا دەژین و ئەوەش درۆیە. لوبنان شوێنی نیشتەجێبوونی نزیکەی 800,000 سووریە کە لە دەستگای پەنابەرانی نەتەوەیەگرتوەکان UNHCR تۆمار کراون و لە دوای سەرهەڵدانی شەڕەکانی ساڵی 2011ەوە هەڵاتون. دەسەڵاتدارانی لوبنان دەڵێن ژماری ڕاستەقینەی سووریەکانی وڵاتەکەیان 2 ملیۆن کەسە. لەم دوایانەدا بە تایبەتی لە وەتەی قەیرانی ئابووری لە لوبنان دەست پێ کردووە هەستی جەماوری بە جۆرێک ژەهراوی بوون. هەموو کەسێک تووشی جۆرێک لە بێهێوایی بوون. هەندێک کەس سوودیان لەوە وەرگرت و دەستیان کرد بە هاندانی بابەتی پەنابەران و بارگرانیەکەی. هەندێکیان دەڵێن ئازیزانیان لەلایەن فێرقەی چوارەمی سوپای سووریاوە دەست بەسەر کراون کە برای بەشار ئەسەدی سەرۆکی سووریایە سەرپەرشتی دەکات و بەهۆی پێشەرکردنی مافەکانەوە سزای بەسەردا سەپێنراوە. بۆ من هەر لەوەدەی حکوومەتی لوبنان دەستی بەسەر مامەڵەکاندا گردووە هەموو شێوازی ژیانم گۆڕی کەمتر کۆمەڵایەتی بوو تەنانەت کەمتر بوێریم هەیە بۆ پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ خەڵکدا. کۆمسیۆنی لێکۆڵینی نەتەوەیەگرتوەکان لە مانگی سێدا ڕایگەیاندووە کە سووریا هێشتا شوێنێکی سەلامەت نییە بۆ گەڕانەوە بەشێکی بەهۆی بەردەوام بوونی دەست بەسەرکردن و پێشەرکردنی مافەکانەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوەیە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.